کوزەڵەیەکێکە لە سەوزە باوەکان کە زۆرترین فرۆشی لەسەر لە بازارەکاندا سەوزەیەەکە کە لە کەشێکی دڕفێندا بە شێوێکی خۆرسکانە بەرهەم دێت. لە ئێستادا وەرزی سەرهەڵدان و گەشەی کوزەڵەیە لەم وەرزەدا ئەو کەسانی دەستنەگەشت و سەیران یان وەک سەرچاوێکی بژێوی بەکاری دێنن شان بەشانی کنگر و تۆڵەکە کوزەڵەش کۆ دەکەنەوە و سفرەی ماڵەکانی پێدەڕازێننەوە. ئەم دیەشی زۆر خۆش و کوزەڵاویە. ئەم شیوە کوزەڵەیە زۆر جوانیتیایە. کوزەڵەکەی کوزەڵە ڕەنگە هەندێک کەس نەزانن کوزەڵە چییە. کوزەڵە جایەکی سروشتیە، وەکو تەڕێی خۆمان نییە بە چیمایە و بەپەینە و ئەوانە نییە. ئەمە بە ئاوی خی گەورە و کانیاوە، ئاوێکی گەرم کوزەڵەی لێ بێ. لە زۆربەی دیەکانی ئێمە ئەم کوزەڵەیە هەیە. وەگەزانن بەرەو سەرەتای بەهار و بەرەوەرزی بەهارەچین سەرجەم گیا سروشتەکان سەر دەردێنن وەکو کوزەڵە و قنگر و تۆڵەگە و ئەمانە تەبەن هەمویان سروشتین و بە خۆڕسک دروزە بن. یەکێک لەو گیانێک ئێستا ئێمە خەریکین و پرسیارکرد دەربارەی گیای کوزەڵەیەکە لە لێواری ئەم چەمانەیە دروزەبێت، گیایەکی سروشتی خۆرسکەوە کوتمان و ئیسفادەی زۆری هەیە بۆ تەندروستی ئینسان. گەشتیارێکی زۆر ڕوێکە لە گوندەکەمان، بەڵام بەداخۆ ڕێوبانەکەمان خراپە و گەشتیارەکانی زۆری بۆ قنگر و تۆڵەکە و کوزەڵە ڕیمانتیەکەن. بە پێی لێکدانەوە هەڵسەنگاندنی شارزایکی بواری دەرمانی جیایی کوزەڵە بەهایەکی خۆراکی گرنگی هەیە و دەبێتە چارەسەریش بۆ چەندین نەخۆشی. سوودەکانی زۆر زۆرن کوزەڵا. یەکێک لە سوودەکانی کوزەڵا سەوزەیەکە کە مەناعی ئینسان جسمی ئینسان بەهێزەکات، بەرگری لەش بەهێزەکات، ڕێژەیەکی ئێجگار باش بیتا کارۆتینی تایە بۆ ئەوانەی کە کێشەی کەم خوێنیان هەیە زۆر زۆر بەسوودە. ئیمڕۆ ڕێژەیەکی زۆر خەڵک کێشەی کەم خوێنی هەیە و ڕێژەی کەم ئاسنی هەیە، بە تایبەتی خوشکان دایکان ڕێژی کەم خوێنیان هەیە قژیان هەڵەوەرێ زۆر زۆر بەسوودە بۆ ئەوانە. یان ئەوانەی کە چاویان کزە و دائیم هەست بە چاویان ئەکەن، چاویان کزە و چاویان وشکە، ڕێژێکی زۆر باش ڤیتامین ئەی تایە بۆ چاوکزی زۆر باشە کوزەڵە. پاشان یەکێکتر لە سوودەکانی کوزەڵە ئەوەیەکەوە کێش داگرێ. بۆ کێش دابەزین ئیمڕۆ خەڵک زۆر دێت داوشتمان لێکا بۆ کێش دابەزین. کوزەڵێکێکە لە باشترین جۆری سەوزەکان لە کوردستان لە ڕووی سوودی تەندروستیەوە و هاوکاتە و چێژێکی تایبەتیشی هەیە. سوودمەندە بۆ پێش کە ڕێژێکی زۆر باش لە ڤیتامینەکانی ئەیوسی و کەی تێدایە. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.